ئێمە وەکو ڕێکخراوی ئاڤیاری ژینگەی بەشی شێوەکاری هەڵساین بە دروستکردنی چەند تابلۆیەکی منداڵان و دروستکردنی چەند گوڵ و گوڵزارێک لە ناو پۆلەکان بە شێوەیەکی جوان و سەرنجڕاکێش بۆی منداڵەکان حەزیان بچێتە دەرس و لەوانەکان دڵخۆش بن. ئێمە ئەوە لە بەرنامەماندا لە پرۆژەماندا لە چەند قوتابخانەیەک و لە چەند شوێنێکی تر ئەنجام بدەین بە خۆبەخشی. جاران لەوانە بوو دادەنیش لە پۆلەکەی هەموو دار و دیوار نووسرا بوو پیس بوو، بەڵام ئێستا هەست بۆ خۆشەی دەکا وە دەزانی هەموو ڕۆژێ بەهارە لە لای ئەو ڕێکخراوانەی بۆ نمونە ڕێکخراوی ئاڤیار ئێمە دەستخۆشی لێ دەکەین کە بەشی ژینگە هەستا بە هاوکاریکردنمان و جوانکردنی پۆلەکان و دار و دیواری ناو مەمەڕەکان لە قوتابخانە کاریگەریەکی پۆزتیفانەی هەبوو بۆ قوتابیەکان. داوا لە هەموو ڕێکخراوەکان دەکەم، ڕێکخراوی ژینگەیە هەرچی ڕێکخراوەشترا هاوکاری هەموو قوتابخانەکان بن بۆ جوانکردنی ژینگەی قوتابخانە، بۆ ڕازاندنەوەی پۆلەکان، خۆشیەکی دەرونی دەبەخشی بە قوتابیەکان. ئێمە گروپی زایڵەی مەریوان لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوین لە چەند شارێک لە کوردستان دەربەنی خان، چەند شەماڵ، هەڵەبجە، سلێمانی ئازیز پێشکەشکردنمان هەیە. مەبەستمان لەوەی ئەم چالاکی ئەنجامەین زیاتر لەگەڵ هونەرمەندانی ئەم دیوە ئاشنا بین و ئەو ساز و ئاوازەی هەمانە پێشکەشیکەین بە گەلەکەمان لە ئەم دیویش. موزیک ڕۆحی ئینسان گەورە دەکات، ڕۆحی مرۆڤ گەورە دەکات. ئێمە حەزەکەین مرۆڤەکان ڕۆحیان گەورە بێت و زیاتر تێکەڵ بیت. ئاڵوگۆڕی کللتوری لەگەڵ کوردستانی با بڵێن ئێرانیان کوردستانی ڕۆژهەڵات دەمێکە ئێمە ئەو کارانەکەین لە هەر لەو چوارچەوە ئەم کۆنسێرتەشمان ساز کرد دوێنێ لە شاری دەربەندیخان و ئەمڕۆ لە شاری ڕانیم سبەینێش لە چەمچەماڵ. ئەوە هەڵبەتە گرنگی خۆی هەیە چونکە ئێمە کوردین، کللتوری ئێمە و کللتوری کورد لە کوردستانی ڕۆژهەڵات هەمان کللتورە. خاتمه خدمتتان که در مراسم یادبود کاک شریف باجور که یکی و فعالیل محیط زیستی و دین گوره و گردن تمام مردم کردستان مخصوصا مردم زاگرزشندری دین خما پی ادا بود. این باش که شلیک شریفه مجل سیاروش پیش یعنی لروز چهارشنبه به پی پیاده ل پاوتا ایراتین و کبلین ریک شریف درجه هی. برحمت به او کسی ولاتی پر کردم لرحم رحمت برحمت به او کسی ضلو پیک آری خوشویستیت کرد. یا خواب خیر بید کاکا کامران جان تو رجایی بسا کنید